لە سێبەری باوەڕدا. بەرجی یەکەم، نووسینی مامۆستا فەتحوڵڵا گولەن. 12. ئایا دەکرێت لە داهاتوودا جنۆکەکان بەکاربهێنرێن؟ قورئانی پیرۆز بۆمان دەجێڕێتەوە کە حەزرەتی سولەیمان سوپای باڵندە و جنۆکەکانی هەبووە و جنۆکەکان قەڵا و حەوز و قازانیان دروست کردووە و وەستای بیناکاری و مەلەوانی ژێردەریاکانیان تێدا بووە. هەروەها باز لە ڕووداوی گواستنەوەی تەختی بەڵقیس لە دووری هەزاران کیلۆمەترەوە دەکات. ئەم ئاەتە پیرۆزانە دەمانبەن بۆ جیهانەکانی ئەودی و فیزیک و ڕووداوە میتافیزیکیەکانمان پێدەناسێن و بە جیهانێکدا دەمانجێڕن کە بە زمانی دڵ و هەستەکان دەتوانین قسە لەگەڵ جنۆکە و شەیتان و ڕوحانیەکان بکەین. مرۆڤایەتی لە ئێستادا لە حاڵەتی ئەلفوبێ و حونجەکردنی ئەم بابەتەدایە. تازە وردە وردە پەردە لەسەر ڕووی حاڵەتەکانی وەک تەلەپاتی و ئاخاوتن لەگەڵ ڕۆحەکان و گۆڕینەوەی هەواڵ لەگەڵ جنۆکە و شەیتانەکاندا لە مەیدانێکی زۆر فراواندا و ڕامکردن و بەکارهێنانیان لە کاروبارەکاندا لا دەچێت. لە داهاتوودا کۆمەڵێک بابەتی جیهانی مادە لە تاقیگەکاندا بە چارەسەر نەکراوی دەمێننەوە و پێویستی بە جیهانە نەبیندراوەکان و زیندەوەرەکانی ناویان دێتە پێشەوە و لەکردنەوەی ئەو شفرە و پەرلانەشدا کە لە جیهانەکانی ترەوە دێن پێویستی بە جنۆکەکان و ڕۆحیانەتە پاک یان چەپەڵەکان سەر هەڵدەدات. پەیوەندیش چەند زیاد بکات مەیلیش بۆ شێوازەکانی بەکارهێنانی ئەوەندە پتر دەبێت. ئاەتە پیرۆزەکانی سەرەوە ئاماژە دەکەن بەوەی جنۆکەکان خزمەتی حەزرەتی سولەیمانیان کردووە. هەموو پێغەمبەرێک یەکێک لە ناوە پیرۆزەکانی خوای گەورەی تێدا دەدرەوشێتەوە. جگە لەمە مانای ناوەکەی خۆشی لەوەدا ڕەنگ دەداتەوە. هێما و مانای ناوی سولەیمان بریتیە لە فەرمانڕەوایەتیکردنی جیهانەکانی غەیب و بینراو. یەکێک لە داخوازیەکانی ئەم ناوە ئەوەیە کە دەستێکی لە جیهانی بینرا و دەستەکەی دیکەی لە جیهانی نەبینراودا هەڵدەسوڕێت. ئەم حاڵەتە لە پێغەمبەرانی دیکەدا جار و بار و بە شێوەیەکی موعجیزە ئاسا دەبینرێت، بەڵام لە حەزرەتی سولەیماندا گەیشتووە بەلووتکە. جگە لەمە لێرەدا هێما و ئاماژە هەیە بۆ ئەو ڕێگا و شێوازانەی کە پێویستە ئەو کۆمەڵانەی کە خزمەتی ئیمان و قورئان دەکەن خاوەنیان بن. ئەم پێغەمبەرە بەڕێزە بەبێ هیچ ئامراز و هۆکارێکی مادی جنۆکەکانی ڕام کردووە و خستونیەتە ژێر فەرمانی خۆیەوە و بەهۆی ئەوانەوە هەواڵی لە نێوان مەودا دوورەکاندا گواستوەتەوە و کاری پێکردوون و لەم ڕۆوە کۆتا سنووری ئەم مەیدانەی دەستنیشان کردووە. وەکو لە ئاەتەکەوە دەردەکەوێت جنۆکەکان سەرجەمی ئەو شتانەیان ئەنجام دەدا کە حەزرەتی سولەیمان فەرمانی پێدەکردن. لە ئەنجامدا چەندەها بەرهەمی ناوازە و جوانیان خستە ڕوو. هەر بۆیە جنۆکەکان یاریدەدەرێکی باشی مرۆڤەکان بوون لە گەشەکردنی ئەم سەنعەت و هونەرە و زیند و ڕاگرتنیدا. لە ئایندەدا جنۆکەکان لە هەمان بواردا بە شێوەیەکی فراوانتر بەکاردەهێنرێن و ئەو کەسانەش کە دەیان خەنە کار دوایین بەردەکانی ئەم کار و بوارە دادەنێن. هەر لە قورئاندا وەک پێشتریش ئاماژەمان بۆ کرد باز لە بەکارهاتنی جنۆکەکان دەکات لە پرۆسەی گەڕانی ژێرئاو و دەریاکاندا. نازانین داخۆ تەلەپاتی پەیوەندێکی بەم کارەوە هەیە یان نا، بەڵام لە هەموو حاڵەتێکدا ڕۆژێک دێتە پێش کە مرۆڤ دەتوانێت بە یارمەتی پێڕی جنۆکەکان و دابینکردنی ئازوقە و ڕۆزی خۆی لەو ماوەیەدا 4 تا 5 مانگ لە ژێر دەریادا بمێنێتەوە، چونکە یەکێک لە پێغەمبەرانی خوا دوایین سنووری ئەم بوارەمان پیشان دەدات. هەمان ئاەت ئاماژە دەکات بەوەی کە دەگونجێت جنۆکەکان لە جەنگەکانیشدا بەکار بهێنرێن. لە داهاتوودا دەوڵەتە زلهێزەکان لە جەنگ و چێبڕچێی تەکنیکی و تەکنەلۆژیادا جنۆکەکان بەکاردەهێنن بۆ شکاندنی کۆد و شفرە و پەڕلە و سیستەمی بەرگری یەکتر، چونکە جنۆکەکان زۆر بە خێرایی دەجوڵێن و لە ئاڵوگۆڕکردنی هەواڵەکانیاندا ترسی بیستران و دۆزرانەوەیان نییە لەلایەن دەستگا هەواڵگری و سیخوڕیەکانەوە. ئەو شتەی مایەی سەرسوورمانە ئەوەیە کە لەمڕۆدا میلەتانی وەک رووسیا و چین کە لە هەموو کەس زیاتر داخراون بەڕووی مانا و معنەویەتدا کەچی لە هەموو کەسێک زیاتر گرنگی بەم بابەتە دەدەن. دەستەبەرکردنی ئاخاوتن لەگەڵ جنۆکەکان پێدەچێت بە کەڵکی دەستگاکانی پۆلیس و ئاسایشیش بێت. ئەو چالاکی و ڕووداوە نەخوازراوانەی کە هێشتا لە حاڵەتی دروستبووندان دەکرێت لە کاتی خۆیدا
بە سەنتەری بەرەنگاربوونەوەی تاوان بگەێنرێت و پێش ئەوەی ڕوو بدات کۆنتڕۆڵ بکرێت. کێ دەزانێت لەوانەیە ئەو کاتە هەندێک ئەفسەر و بەڕێوەبەری پۆلیس لە جنۆکەکان بن و ڕۆژێک دێت کە میلەتان هیچ شتێکی نهێنیان نامێنێت و جنۆکە و شەیتانەکان هەموو شتە داخراوەکان و سەرجەم نهێنی و لایەنە داخراوەکانی نەتەوەکان ئاشکرا دەکەن. بەڵام مرۆڤە سپڵە و پێنەزانەکان ئینجا باوەڕ دەکەن بەوەی کە هەموو شتێک جنۆکە و ڕۆحانیەکان ئەنجامی دەدەن و پێشاتەکانی ئەم بوارە و بەکارهێنانیان لەم بوارەدا لە ڕوویەکەوە سەر بۆ ئینکاریکردنی خوای گەورە و قورئان دەچێشێت. واتە لە ئەنجامدا خەڵکی بە مەبەستی دۆزینەوەی بەختەوەری و ئارامی ڕۆحی جنۆکەکانی وەک هەر شت و کەلوپەلێکی دیکە بەکاردەهێنن. ئاەتی 82 سوورەتی ئەلئەنبیا باز لەوە دەکا کە جنۆکەکان لە کاری دیکەشدا بەکاردێن. ومن الشياطين من يغوصون له ويعملون عملا دون ذلك وكنا لهم حافظين. لەوانەیە ئەمە ئاماژە بێت بۆ بەکارهێنانیان لە چەندین کاریوادا کە نایانزانین و پێشبینیان ناکەین. بۆ نمونە نووسینەوەی ڕووداوەکانی 1000 ساڵ لە کتێبێکدا، دۆزینەوەی سەروەت و سامانەکانی ژێرزەوی، دیاریکردنی شوێنی ئەو کەشتێ نقمبووانەی کە چەندین سەدەیە نادۆزرێنەوە، بەکارهێنانی جنۆکەکان لە بۆشایی ئاسماندا وەکو مانجی دەستکرد و کۆکردنەوەی زانیاری لە ڕێگایانەوە. بەڵام لەم بابەتەشدا وەکو هەموو بابەتەکانی تر لە بیرمان ناچێت کە بڵێین خوای گەورە زاناترە بە هەموو شتێک.